30 ساڵ بەسەر هەڵۆشاندنەوەی ئەڵمانیای ڕۆژهەڵات و ڕۆژئاوا تێپەڕ دەبێت کە لە دەرەنجامی جەنگی جیهانی دووەم و ناخۆشی وڵاتانی ڕۆژئاوا و یەکێتی سۆڤیەت دروست بوو. دوای ئەوەی لە ڕێوڕسمێکە هەردوو لە یەکیان گرتەوە، ڕۆژی 3 ئۆکتۆبەری ساڵی 1990 کۆماری ئەڵمانیای دیموکرات پێکات. ئەو ڕووداوە کۆتایی بە 43 ساڵ ناخۆچی و شەڕ و کوشتار و گەماروی نێوان هەردوو بەشی ئەڵمانیا هێنا. دوای کۆتای هاتنی جەنگی جیهانی دووەم ئەڵمانیا بەسەر دوو بەشدا دابەش بوو. ئەو بەشەی لەلایەن یەکێتی سۆڤیەتی ئەو کاتەوە داگیر کرابوو بریتی بوو لە ئەڵمانیای ڕۆژهەڵات. بەشی ڕۆژئاواکەشی لە ژێردەستی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسادا بوو. شاری بەرلینی پایتەختیش بەسەر هەردوو بەشی وڵاتە نوێیەکاندا دابەش بوو. دروستکردنی دیواری بەرلینیش دیارترین دروشمی تۆغبوونەوەی جەنگ و وێرانکاری و گەمارۆکانی نێوان هەردوو وڵات بوو کە لە ساڵی 1961 دەستکرا بە دروستکردنی. ڕوخانی ئەو دیوارەش دەستپێکی هەڵوەشاندنەوەی ئەڵمانیای ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بوو کە ڕۆژی 13 تەمووزی ساڵی 1990 دەستکرا بە ڕوخاندنی دیوارەکە. دوای بەڕێوەچوونی یەکەم هەڵبژاردننی ئازاد لە مانگی ئاداری ساڵی 1990 گفتوگۆکان لە نێوان هەردوو بەشی ئەڵمانیا بە ئاراستەی یەکگرتنەوە دەستی پێکرد. دواتر هێدی هەوڵەکان بە ئاراستەی یەکگرتنەوە هەردوو بەشی ئەڵمانیا زیاتر بوو تا لە مانگی تشرین یەکەمی هەمان ساڵ گەیشتە ئەنجام و ڕۆژی 3 ئەو مانگە بە ڕەسمی هەردوو بەشی ئەڵمانیا یەکیان گرتەوە. هەمان کات پەیماننامەیەک لە نێوان چوار دەوڵەتە داگیرکەرەکەی ئەڵمانیا، فەڕەنسا و ئەمریکا و بەریتانیا و یەکێتی سۆڤیەت لە مۆسکۆ ئیمزاکرا کە ڕێگەی دەدا بە یەکگرتنەوەی هەردوو وڵات و بەدەستهێنانی سربەخۆیی تەواو. دواتر ئەڵمانیا وەک ئەندام گەڕایەوە بۆ یەکێتی ئەوروپا و هاوپەیمانی باکووری ئەتڵاسی. ئەو ڕووداوەش بووە مێژووی وەچەرخانی ئەڵمانیا لە ڕووی سیاسی و سەربازی و ئابووریەوە. جارێکی تر ئەو وڵاتە بە پێگەیەکی بەهێزەوە گەڕایەوە و ڕۆژ بەڕۆژ بەرەو پێشکەوتنی زیاتر هەنگاوی دەنا. ئێستا ئەڵمانیا لە دوای ئەمریکا و رووسیا یەکێکە لە هەرە وڵاتە بەهێزەکانی جیهان. لە زۆربەی وڵاتانی جیهان ڕۆڵی لە یەکلایکردنەوەی قەیران و کێشمەکاندا هەیە. هاوکات پێگەی ئابووری ئەو وڵاتە ناتوانرێت لەبیر بکرێت کە پێشەنگی زۆربەی وڵاتانی جیهانە. هەموو ئەو پێشکەوتنانەش پێیوەستە بەوەی کە ئەو وڵاتە پەندی لە جەنگ و کاولکاری و دەزوەردانی دەرەکی وەرگرت. جارێکی تر لەسەر جەم بوارەکاندا گۆڕانکاری لە سیاسەتەکانیدا کرد.